سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەیەکەکەم. دیاردەیەکەیە لە کۆمەڵگەی کوردیە بەداخەوە لە ڕابردووە و لە ماوەی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە حاڵەت بوو، یان حاڵەت بوو یا ڕاگەاندنەکان تەرکیزیان لەسەر نەبوو. تونگوتیژی بەرامبەر بناو، هەڵبەتە کاڵین تونگوتیژی تەنها تونگوتیژی لیان نا، ئەمەندە جۆری تونگوتیژی زۆر بۆ ئێستا بەرامبەر بە مناڵ لە کوردستانە کەوای لێکردین یەکێک لە بەرنامەکانی دەروون و دیاردە لەسەر ئەو بابەتە قسە بە میوانناری جەنابی حاکم دڵشاد وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی بەخێربی، هودا سابیر زەنگەنە چالاکوانی مەدەنی، زەیتۆ تۆفیق بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی لە هەولێر بەخێربی. کاک حاکم ئێوەکو هەمووکو یاسا و هەمیش وەکو وتەبێژی داواکاری گشتی چیتان کردووە بۆ بنبڕکردنی، هەڵبەتە بنبڕ ناکرێت بەس بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە؟ زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم. بەڕاستی بە قەنەعەتی خۆم تاکو ئێستا ئەمە نەوەیتە دیاردە بڵێ تونند و تیژی دەربارەی دژی منداڵان بکرێتن، چونکە دیاردە چەند ڕێسکەیەکی هەیە، چەند بنەمایەکی هەیە. پێویستە کۆمەڵە کەسانێک لەناو کۆمەلگایەک هەستن بە کارێک کەوا نەشیا بێ لەناو کۆمەلگادا دەرەنجام ببیتە کێشەیەکی کۆمەڵاتی گەورە. بەڵام ئەوەی هەیە دەتانین بڵین ڕۆژ بە ڕۆژ ماوە زیاتر دەبیتن. ئەم شتانی کە ئێستا ئەو ماوەی کە دەیبین باشە ئەفون کە ئەکان حاکم ئێوە چیەکەن بە پێوە؟ یعنی کە تۆڵی نەبووە بە دیاردە چیەکەن بە پێوە؟ ڕاگەاندن و فەیسبوک و ئەمانەکەن بە پێوە کەیتر مەسەلەن کەیسێکی وەکو یوسف مەشهور بوو بڵاو بووە اینجا مەسەلەن بوو بە دیاردە ئەی چەندین کەسی خەوتوو هەیە کە کەشف نەبووە، ینی ئێوە چیەکەن بە پێوە؟ ئەوانەی کە هەیە وەکو کێشە تەماشا دەکەین، وەکو کێشە تەماشا دەکەین، کێشەی تاکێک لەناو کۆمەلگایەک تەماشا دەکەین و ئێمە وەکو داواکاری گشتی کە ئەرک و مەهامی سەرشی داواکاری گشتی چەندەها ئەرکە، یەک لەوانە پاراستنی ئوسرە و تفوڵەیە. لەو وارەدا ئێمە دەتانی کار بکەین و داواکاری گشتی زۆر کاریشی کردووە، بە دوواداسوونیشی زۆر بۆ کێشانە کردووە. ئێمە لە هەولێر و لە دوو هۆکو سلێمانیش لیژنەی تۆمارکردنی داوای مافی گشتی هەیە. ڕۆژانە ئەو سکاڵانەی کە دێتن لە بۆمان یان ئەو زانیاریانی کە دەبۆمان دێت یان کە ئەمە دەیزانی بە دوواداسوونی تەواوی بۆ دەکەین. ئەگەر بێت و کێشەکە کە مافی گشتی تێدابی یان کێشەیەکی سزای تێدابی، ئەمە سکاڵای تۆمار دەکەین لە دادگاکانی لێکۆڵینەوە. باش بەس هوداخان بام پرسیارە لە تۆ بکەم وەکو چالاکوانێکیانی هەمیشە حکومەت و لایانی پەیوەندیدار لە کوردستانە ئەمە ڕای هاوڵاتیانە، ینی کاتێک ینی دەست بۆ دیاردەیە کە بەنیا دەست بە چارەسەرکردنی دیاردەیەکەکەن کە ڕوویاوە پێ دوایە شتێک کراوە بۆ ڕوونەیانی، ینی هەڵبەتە باسیەوە ناکەین هەر ڕوونەیان بەس شت کراوە ینی بۆ ڕوونەیانی ئەم دیاردانە؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە سەیری ئەو حاڵەت و ئەو ڕووداوانە بکەین کە لە هەرێمی کوردستان ڕووی داوە، ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی تونوتیژی وەرگین نەک تەنیا تونوتیژی بەرامبەر بە مناڵ یاخود بڵین بەرامبەر بەژنان، ئەبینین کە لە هەرێمی کوردستان هەم لەلایەن پەرلەمانەوە هەم لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە چ گەڵاڵەکردنی پرۆژە یاساکان بێ و دەرچواندنی لەلایەن پەرلەمانەوە بێ کۆمەڵێک ڕێکاری یاسایی و ئیداری هەنگاونراو کە ڕەنگە کاکزەیتۆ لە ڕووی ئیداریەوە بتوانێت باشتر قسە لەسەر ئەو بابەتە بکات. ئەوەی کە کراوە و ئەوەی کە هەیە لە ئەرزی واقعا یاسامان هەیە، یاساکان ڕەنگە کە مکڕیتیاوێ، بەڵام کۆمەڵێک یاسامان هەیە کە بەڵام ئێمە ئیشکالێتەکەمان لەوە نییە کە ئایا لەسەر ئاستی دەسەڵاتی جێبەجێکردن یاخود وەکو حکوومەت ئایا هیچ کارێکراوە و هەنگاوی بۆنراوە. ئێمە ئیشکالێتەکەمان لەوەیە کە هێشتا ڕۆشنبیریەک لەناو کۆمەڵگەیە دروست نەبووە لە کاتی ڕوودانی تاوانەکانە یاخود پێش ڕوودانی تاوانەکان پەنا بنە بەر ئەو مؤسسانە، پەنا بنە بەر یاسا، واتە هەم لە ڕووی وشاری یاساییەوە هەم لە ڕووی وشاری ئیداریەوە هێشتا کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی نەیتوانیوە ئاشنا بێ و بەو مؤسسانە و بەو یاسایانەی کە هاوکارن بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە ڕووداوەکانی کە ڕووداوی نەخوازراون. ئەمە دیوێکێتی بۆچی وایە ینی بۆچی ئیلا بێ ڕووباجە کە
حاڵەتەکە ڕوویا کە دەسی من سووتە ینی بۆچی پێمەڵی ئەوە ئاگریانی بێت تۆ بێشتر پێ خەڵک بڵێنەوە ئاگرە بۆی کە دەسی ئەنی بۆچی ینی هەروەکو کەیسێکی تر تەعاملی لەگەڵاکرێت من چاکەم لەسەرەوەیە کە ئەڵێم هێشتا وشیاری هەم یاسایی و هەم ئیداری نەگەیشتۆ بە ئامەتی خەڵک پەیوەندی بەوە هەیە پێش ڕوودانی حەدەسەکە تۆ وەکو بڵێ ناسینەوەی ڕووداوەکە لە دەور و پشتی کۆمەلگە هەیە واتە ئەگەر مناڵێکە ڕوبەڕووی ڕووداوێکە بێتەوە یاخود لە ناو خێزانێکە کە ئەو خێزانە ڕەنگە ڕفتاری باش لەگەڵ ئەو مناڵیانەکەن و ئەتە پێش ڕوودانی کاراساتە گەورەکان نیشانەکانی ناسینەوەی هەیە بەڵام کۆمەلگەی ئێمە بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی ئاشنا نییە بەوەی کە پێش ڕوودانی حەدەسەکە لایەنە پەیوەنددارەکان ئاگادار بکاتەوە لە ڕووداوەکە بۆیە کە ڕووداوەکە ڕوو ئەدات ئەو کاتە کە فۆکەسی ڕاگەاندن ئەچێتە سەر حەدەسەکە ئەو کاتە خەڵکی زیاتر قسە لەسەر ئەوواکە کە ڕووداوێکی نەخوازرا بۆ جۆرە ڕوویداوە باشە کاک زەیتۆ ئێوە هەم وەکو بەڕێوەبەری چاودەری کۆمەڵایەتی هەم وەکو سەرپەرشتیاری خەتێکی گەرم 16 کە دروستان کرد دۆڵبەتە دواتر بە بینەران ئەڵین کە هێڵێکی گەرم هەیە لە بینی هاوڵاتیان و بەڕێوەبەرایەتی چاودەری کۆمەڵایەتی بە ناوی 16ەوە کەوەکو 4 وەر هێڵە گەرمەکانی تر هەیە هەچ دیاردەیەکی نەخوازراوتان بینی لەبار ینی بەرامبەر مناڵێک کرا هەر جۆرە تونتیژیەک حتا تەسویرکردن حتا ئەرچیەکە ئەتوانن پەیوەندی بکەن دایمە جواب بێنەوە بەڵێ خۆی کاتی ساگەر تەلەفۆن کاتی داوام جواب داوامکردنی هەیە بەڵێ ئێگەر مەسەلەن دەیشەوە من حاڵەتێکم بڵێ جا خۆی یەک لەو گرفتانەیە کە مەسەلەن خزمەت گوزارێت تا ئێستا نەکرایتەوە ماوە 24 کات ژمێر یەک گەڕەنگە 2 مۆزەفی بیانی بۆچی نیکەن ئیتر ئەوە کاری حکوومەتی یان تۆزێ ئەوەی دەوێتن ینی شیکردنەوەی دەوێت باشە بەڕێوەبەرایەتەکەی تۆ چەند کەسن مەسەر بەڵێ بەڕێوەبەرایەتەکە من دەمەوێتەوە دەست پێ بکەم کاکە دەورون بە ڕێککەوتنامەی مافەکان کە باسی منداڵ دەکات ڕێککەوتنامەی مافی منداڵان نییە واتە هەر منداڵێک ئەگەر لە هەر کۆمەلگایەک یەک گرفت هەبیتن بە تایبەتی بەیەک منداڵ ئەبێ دام و دەستگا حکومیەکان و دام و دەستگا تەشریعەکان کاری لەسەر بکاتن یعنی ناکرێت تۆ بڵێ ئایا مامەڵەی خراپ بەرامبەر بە منداڵ دیاردەیە یان دیاردنیە بەڵێ دیاردەیە وە گرفتە و هەر ئەگەر لە هەموو کۆمەلگای کوردەواری تەنها 2 منداڵ ڕۆبڕووی تونند و تیژی بتەوە دەبێت تۆ کۆمەڵێک دەستگاتەوی و یاساتەوی ئەوە ڕێککەوتنامەی مافی منداڵە کە لە ساڵی 1970 لایەنەتەوە یەکگرتوەکانەوە پەیڕەو کراوە دەرچووە و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان هەرێمی کوردستان لە ساڵی 1992 خۆی پابند کردووە و حکوومەتی عێراقیش لە ساڵی 2005 پەرلەمانی عێراق خۆی پابند کردووە وڵێ تونند و تیژی بەرامبەر بە منداڵ یەک زۆر نییە بۆ نمونە تونند و تیژی لە ڕووی جەستەیەوە هەیە لە ڕووی دەرونیەوە هەیە لە ڕووی سێکسیەوە هەیە بەڵێ لە هەموو کۆمەلگایەک ئەو تونند و تیژی هەیە بەڵام ئێمە وەکو کەسانی شارەزار لە بواری منداڵ و لە بواری خێرزان سیقەیەک و باوڕێکی زۆرمان بە خێرزان هەیە کە ئەوان تاکە کەسم بۆ پاراستنی منداڵەکانی بۆ نمونە دایک و باوک ئیتر بۆ لە دەرەوەی خێرزان مەسەلەن بۆ نمونە باپیر داپیر یاخود مەسەلەن کەسانی نزیکە ئەو کەسانی کە بە خوێن لە منداڵەکە نزیکن ئێمە باوڕێکی زۆرمان پێەیە کە ئەوانە دەتوانن منداڵەکانیان بپارێزن و ڕێز لە منداڵەکانیان بگرن بەڵام بەداخەوە زۆر جاروەیە ئەو کەسانی کە لە ڕووی یاساوە یان لە ڕووی هەموو ئاینە ئاسمانیەکان کە پێویستە منداڵ بپارێزن خۆیان دەبنە شێوازێک یاخود دەبنە ئالیەتێک لە بۆ لە ناوبردنی منداڵ و مامەڵەی خراپ بەرامبەر بە منداڵ بێت. باش ئێوە من ئەم پرسیارە خەمە دوایی پاکێجێکی گشتیمان حازرە بەڵام من جارێ نامێ ئەو پاکێجە گشتیە بڕوە کۆمەڵی ڤیددیۆمان حازر کردووە کە ڕەنگە بەشێکی تانبینی بێخۆتان کۆمەڵی ڤیددیۆمان حازر کردووە کە توموتیژی بە ئەنوا و ئەشکال بەرامبەر مناڵەکەی لە ڕووی فکریەوەکو جەنابە باسی کرد لە ڕووی دەرونیەوە اینجا لە ڕووی جەستەیشەوە با بینەرێکی و راپۆرتانە بین ئەو ڤیددیویانە بین ئەو کات سەیزیان بەر حمید بۆم جێرا بزانم چی لێ کرد دەنگی بەرسەر بێڵە تێ چی کرد لە لەمەدا ڕۆشت
کاکزیی تۆ بەتە ڤیددیۆی یەکەمیانە و لیانوشتە نازانانی زۆر کاریگەرە ئەو ڤیددیوانە و بینی بوو پێشتر بە دڵنیایی من خۆم زیاتر لە 22 ساڵە کار دەکەم لەگەڵ منداڵانەی کە تووشی گرفتی خێزان بەس تۆ چۆنەکەی و ڤیددیوانەوەکو من ببینیت ینی من بینم و هیچ دەسەڵاتم نیانی و پەڕێتوانم بەرنمەیەکی لەسەر بەس ئێوە چیەکەن بۆ تاقیقکردنی ئەو کاکە دەرون با بۆ من بۆ زەنابەت باز بکەم هەر گرفتێکی کۆمەڵایەتی یاخود هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی دوولایەن کاری دەبی لەسەر بکە بۆی بتە تەواوکەری یەکتر یەکەچیان دەسەڵاتە کە حکوومەتە و دەسەڵات بە هەموو شێوازی بۆ نمونە پەرلەمان کە دەتوانێت یاسا دەربکاتن ئەنجومەنی وەزیران دەتوانێت سیستەم دەربکاتن وەزارەتەکان دەتوان ڕێنمایی دەربکەن وە کۆمەلگا زۆر گرنگە لە کۆمەلگای نوێخواز و لە کۆمەلگای پێشکەوتو دیبیت دەکرێت بۆ نمونە دیاردەیەکی وەکو یوسف دیاردەیەکی وەکوەوە دەیان جار کۆمەلگا دیبیت دەکات گفتوگۆ دەکاتن دەیان خۆپشاندان و دەیان شێواز هەیە لە کارکردن بۆ ئەوەی کە تۆ ناچاری دام و دەستگا حکوومەتەکان بکەین بۆ خۆی شێوازی ئالیەت بگۆڕێتن بۆ نمونە من با بەزە نابێت باشە ئێستا ئێوە مەسەرەن خۆ مەسەرن ئێوە دەسەڵاتان هەیە زای دەنیەوە مؤسسەیەکی گەورن وەزارەتان هەیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیتان هەیە مەسەرەن کە ڤیددیۆیەکی وا بینن ناتوانن ئالیاتێک دروستکەن چۆن مەسەرەن ڤیددیۆمەمە لە بەرنمەکانی پێشووترا وەزارەتەکانی ترە وەزاری تەندروستی ئالیاتێکی دروست کردو بۆ دەست بە سەراگرتنی نۆرینگەی نایاسایی و خەڵکی نایاسایی ئەوە بۆ ناتوانن شتە بکەن بۆ چاوەڕێ ئێواکەن یانیەوە دیاردەیەکە کە دیاردەیەکی ئەمەە ناخەژێنەکە ئێمە هەندێکیمان لێ کەت کردو ینی ئەبڕووی بۆ شتێک ناکاکە دەرون کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی داخراوە تۆ ناتوانانی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی بچی دەرگای ماڵێک دەی بڵێ تۆ با بڵێن بۆ نمونە بە باوکە بڵێ خود براکە بڵێ تۆ مامەڵەی خراپ دەکەی لەگەر منداڵ لەبەر ئەوەی تا ئێستاکە بەپێی هەموو ئەو یاسایانەی هەیە تا ئێستا منداڵ ملکی خێرزانە بۆ نمونە باوکەکە خۆی ئازاد دەکە منداڵەکە بە چ شێوازێک پەروەردە دەکاتن بە چ شێوازێک دێنێت بەڵام خۆ ئازاد نییە لیبە بەڵێ ئازادی لێ بداتن ئەوە بە دڵنیایی وایە ئێمە با بڵێن وەکو دام و دەزیاکان باسکەین بۆ نمونە تا ئێستا یاسایەکمان نییە بە ناوی یاسای پاراستنی منداڵ لە تونند و تیژی تەنها یاسایەکمان هەیە کە یاسای پاراستنی خێرزان یاسایەک نییە بەناوی ئەو یاسایی کە باسی کرد بۆ من یاسای پاراستنی یاسای ژمارە 2011 یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی یەک لە بەرگەکانی ئەوەیە کەەوە هەر تونند و تیژیەک بەرامبەر منداڵ بکرێتن ئەوە ئەو یاسایی لەسەری جێبەجێ دەکرێتن باشە ئێوە وەکو حاکمێک پێشەوە یۆکو دەبێژە قسە لەگەڵا بکەم ئەنی کە ئەو ڤیددیوە نابینن کە ئەو شتا نابینن وەکو ئێمەی بینن شتوا دەبینین بەڕاستی پێمان خۆشە یعنی لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیدار لایەنی ینی جەنابەت مەسەلەن و تەبێژی داواکاری گشتی ئێمە هەر زانیارێکمان لە بۆ بێم هەر زانیارێکمان لە بۆ بێ ئێگەر دوواداچوونی ئێگەر هات کە نەزانین ئێمە چی بکەین بەڵام ئێستا بزانێت سێسا و ڤیددیۆ من منۆک و هاوڵاتی چۆنی بیخێمە بەردەستی تۆ بڵێم تاقیق لەما بکەن یانی باسم کرد ئیشی ئیدعاالعام داواکاری گشتی ئەوەیە کەوا نوێنەری میلەتە لە بۆ تۆمارکردنی سکاڵە هەر شتێکەوە ببیتە هۆی پێشێت ینی ئەوە ناتوانن کەس تەوجێهکەن بۆ ئیشکردن لە دۆزینەوەی مەسەلەن ئەو مناڵەی ڤیددیۆی یەکەم بەێ ئەمە بە دوواداچوون دەکەین ئێستا ئەو ڤیددیۆیەکە چەند بە لە ساڵی 2010 لە ماوەی ئەم دوو مانگە لەما ئەو دوو ماگە ئەمە نازان ئیحسایم بە تەواوی لەلانیە دەربارەی تایبەت بە منداڵان بەڵام ئەوەی لەلامە ئێستا ئاماری ئەوەی کە بەس 2017 ئێمە 2200 سکالای کە مافی گشتی تێدا پێشێت کردەوە سکالا من تۆمار کردووە باسی ئەوە ناکەم سکاڵا تۆمارکردێتە لایە بەڵام ئێوە خۆتان بەر لە ڕوودانی حادیسەکان بەر لە ڕوودانی ئەو شتانە یا چۆن ئێوە خۆتان چێتان تەوجیه کردو ینی خەڵکێکی زۆر ئەڵێ هەم داواکاری گشتیم یاسا لە وڵاتە خەڵک تەوجیهەکە مەسەلەن خەڵک پێڵێ کاکەەوە مناڵێکەیە لەو ماڵا و مەسەن کەیسی یوسف هەروە کەشم مناڵێکەیە لەو ماڵا ئێوەژە چن پۆلیسە نێرن و ئیجراءاتی خۆتان تۆمار نەکراوی ئێوە لە هاوڵاتی وریاتر بن بۆ ئەفونکە باهوداخان ئێمە دەرسکالە تۆمارکراوی ئەمە تەواو ئیشی مە هەستکالە تۆمارکردن و بە دوواداچوونە بیدایەتەکەی بە دوواداچوونە دەکە زانیارەکان کۆ دەکەینەوە بە پێی تایبەتمەندی شوێنەکان سکالات تۆمار دەکەین بۆ ئەو شوێنە بۆ دادگای ئەو منتقەی دەنێری بەڵام ئەگەر کە سکالات تۆمارکراوی ئێمە
لە هەموو دادگاکان داواکاری گشتی تایبەتمەندمان هەیە لەوێندەر داوایان لێ دەکەن بە دوواداچوونی تاو بۆ چێشانە بکرێتن بەڵام ئەگەر سکاڵات تۆمار نەکرابی هەر کەسێک یان ئێمە وەکو دیژنێ ئەمە پێنج ئەندامی هەر جارێک کە زانیمان لە تۆڕە کۆمەڵاتیەکان من ڤیددیوکی وا بینم من ئەیبین وەکو هاوڵاتی من چۆن سکاڵات تۆمار بکەم من خۆم چۆن خۆم بکەم بە ساحبی و ڤیددیوەیە خۆت چێ هەیە کە لەسەر دەتوانی وێنێک دە سیدی ئەو سیدیەمان لە بۆ بینی دەبینی فەرماگەی داواکاری گشتی یان لژنەی تۆمارکردنی داوای مافی گشتی لە هەولێر ئێمە بە دوواداچوین دەکەین و سکاڵە تۆمار باشە هوداخان قەناعەتێ بەم ئەفونکە یعنی قەناعەتێ بەم جۆرە لە سیستەمە ئیشکردنە هەیە بۆ بنبرکردنی ئەم دیاردە زەقانی لە کۆمەڵگەی کوردی ئاسابوون بە دیاردەی زەق هەڵبەتە جارێ تێبینیەکەم لەسەر بڵین پرسیارەکەی تۆ هەیە لەوەی کە پێویستە داواکاری گشتی یاخود دەسەڵاتی دادوەری ورتر بێ لە خەڵکی تر ئەمە لەگەڵتان بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێمە ئیشکالێتێکمان هەیە تەنانەت لۆکتون و تیژانەی کە بەرامبەر هەر تاکێکەکرێن ناو خێزانەکانە ئەویش ئەوەیە هیچ یەکێ لە دەسەڵاتەکان کامیرەی نهێنی لە ناو خێزانەکانە دانە ناوە تا بزانێت چی ئەگوزارێ لە ناو خێزانەکانە بۆیە ئەوەی کە تۆ ئەبێ بیزانی ئەوەیە کە لە ڕێگەی کەسانێکە کە هەست بە مەسئولیاتەکەن لە بەرامبەر ئەو ڤیددیوە وەکو کامێرای نهێنی وایە ئەوە ئەبێ خەڵک بیڵێت خەڵکە خزمە دراوسەیە کەسێکە ئەبێ کەسێک ئەو دەسەڵاتانە ئەو جهتانە ئاگادار کاتەوە ئەگەرنا ئێستا ئێمە لێرە دانیشتون و لەو بەرنمەیە زانی لەناو خێزانەکان باشە جواب بنایەمەوە بە مبەڕیر با قسە نەکەین ینی جواب نایەمەوە باشە قەناعەتێ بەوە هەیە بەم جۆرە ئەو دیاردە نەشیاوانە کۆنتترۆل بکرێت لە کۆمەڵگی من هیچ کاتێ قەناعەتم بەوە نییە لەو مەرحەلەی ئێستای کۆمەڵگەیە بەو جۆرە یاسایانەوە بەو سیستەمە ئیداریانە بتوانین ئەم باشە یەک دنیا من بە بۆچوونی خۆم وەکو هاوڵاتیەکە نەگۆکو ڕۆژنە بە بۆچوونی خۆم یەک دنیا یوسفی ترێسا خەوتون لەم کۆمەڵگەیە یەک دنیا یوسفی تر هەیە کە چانسیەوە نەبوو دراوسەیەک تەلەفۆن کات و هەر لەژێر ئەشکەنجایە ئەمانە کێ بیدۆزێت ئەمە لێرەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە تۆ چۆن لە سیستەمی پەروەردەی خێزانیا وا لە تاکەکەی وا لە فەردەکەی لە مناڵیەوە هەتاوەکو گەورەی چۆن هەست بە مەسئولیات بە پرسیارەتی بکە لە بەرامبەر خودی خۆی و ئەوانی ترە واتە تۆ تاکێک بی هەست بە مەسئولیات بکەی نەک لەبەر ئەوەی کە تۆ دیاردەیەک بۆ نمونە من دراوسەی ماڵێکم و ئەزانم لەو ماڵەیە مناڵێک عەزا بەدرێ تعزی بەدرێ من ئەگەر هەست بە مەسئولیات نەکەم لە بەرامبەر تاکە لە بەرامبەر کەسێکی ترە بەس حکومەت خۆی باوکی میلەتە ینی گریمان بۆ اعتیمادەکە بخینە سەر ئەوە ینی بۆ بە ئاسایش و شورتا ئەڵێ بێ ڕاستە ئێمەش بەسێکی بەرپرسیارەتەکە لە ئێمە پرسیارەکە لە تۆ بکەم من ئەگە پرسیارەکە لە تۆ بکەم ئێستا کە ئێمە لێرە دانیشتوین چۆن چه ئالێتێکەیە نەک هەر لێرە لە سەرانسەری جیهانە چه ئالێتێک هەیە تۆ بزانیت لە ناو خێزان تاک بە تاکی خێزانەکانی ئەو وڵاتەیەکی باشە من پرسیارەکەم نەگوەڵام بەم بەڵام من وەڵام تێمەوە من کاتێک ئەم بەرنامەیەمان ئامادە کردو خۆم و هاوکارەکانم لە پرۆدیوسەر و لە دەرهێنەر و لە بەڕێوەبەری بەرنامەکان یوتیوب گەڕاوین ئەوە یەک تۆزێتی کە دۆزیمان خستێتی سەر یوتیوب خەڵک خستێتی ئەو کامێرە هەست بە مەسئولیاتەکە خەڵک بەڵام بۆ خۆشی سەیرەکە یەک لە ئالێتەکانت سێریکە یەک لە ئالێتەکانی گەیشتنت بەو تاوانانە یەک لە ئالێتەکان خەڵکە کام خەڵکە ئەو خەڵکی کە هەست بە مەسئولیاتەکە هەست بە بەرپرسیارەتیەکە نەک خەڵکێک کە ئەڵێ دەست بە کڵاوەکەی خۆمەوە بیگرم بانەی باجا ئەوە مناڵی خۆیەتی چی لێەکە چاوی دەرێ منەقم چێ بەسەریەوە بەڵکو ئەو تاکەی وا پەروەردە بۆ لە بەرامبەر هەر تاوانێکە گەورە بێ یاخود بچووک بێ قورس بێ یاخود سووک بێ هەست بە مەسئولیاتەکە لەوەی کە ئەبێ کارێک بکە ئەم کاری ئەو چییە؟ ئەو لایەنانەی کە بەرپرسن لەو قەزەیە پەیوەنددارن بەو قەزەیەوە ئەبێ ئاگادار بن ئەمە دیوێکی تر ئێمە ئیشکالیەتمان هەیە و ئێستا باسم کرد ئیشکالیەتی یاسایی و سیستەمی ئیداریمان هەیە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان داواکاری گشتیمان هەیە بەڵام نوێنەرایەتی گشتیمان نییە داواکاری گشتی ئەوە خۆی ئەتوانێت کاک حاکم باشتر باسی بکات داواکاری گشتی ئەتوانێت داوا بنووسێ بەڵام ناتوانێت نوێنەرایەتی داواکەی بکات ئەمە دوو ئەرکی جیاوازە ئێمە ئەگەر نوێنەرایەتی گشتیمان هەبێت ئەتوانێت لە جیاتی سکاکڵ ینی ئەو سکاڵاکەی کردووە ئەگەینێتە جیهاتێکەکە بەڵام نوێنەرایەتی گشتیمان نییە لەوەی کە بتوانێت نوێنەرایەتی قەزەیەکە بکات باش ئێمە ئەندامان هەیە لە هەموو دادگاکان کە سکاڵە تۆمار دەکەین بۆ دادگای لێکۆڵینەوە لەوێش ئەندامی داواکاری گشتی هەیە لەسەر ڤیدیۆی ئیشی مراقبەی چاودێری
مشروعيته قرارات محكمة دكاتره باشە لەسەر ڤیددیوکانی ناو سوۆشل میدیا بله ئێستا هیچتان نووسیوە ئێوە خۆتان بله زۆربان نووسیوە بله وەکو مەسە ئێستا ڤیددیوەکان پیشانەیە مەسەرەن ڤیددیوەکەیە دوای ڤیددیۆکە سەری باکەجێگەکەین ڤیددیوەکمانەیە مناڵەکەیە پێما بێت لە شاری سلەیمانیە بله ئەی بەنە ناو دانیشتنی گۆرانی وتنەوە لە ناو معرەزی سیارە وێنەیەگرن لە ڤیددیوەکە خۆی خەریکە ئاتاقێتەوە ینی لە ڤیددیوەک کاڵێت کاتان لێکم ئیتر خەڵک با تەسویرم نەکات بەڵام خۆ مناڵەت شەگارنی و پۆلیس و حیمایە بۆ دیگاردی نییە نێڵێ خەڵک تەسویری ئەو کارانەوە ئەوە تاوانە بەڕاستی ئەنجامی دەدرێتن هەر کەسێکیش هەڵسێ بە شاردنەوەی هەر تاوانێک قەزەی لەسەر دەبیتەوە کێشەی لەسەر دەبیتەوە لە یاسای سزای عێراقیدا هاتووە باش یەک دەقەسەیرێکی ئەو وازبی سەرشانی هەموو کەسێکیە هەر تاوانێکی وای زانی پێویستە بە زووتری کات ئیخباریە بدات باشە من ئێستا پێتەڵێم من ئێستا ڤیددیو ئەو مناڵەت پیشانەیەم ئێستا ڤیددیۆکە لێرە پیشانی هەم جەنابیشت و بینەرانی شێن خەڵبەتە خەڵک زۆر بینیوەتی سێریی و ڤیددیۆیەکەین ئەم مناڵە خۆی بەدەمی خۆی هاوارەکە ئەڵێت تکایە لە مودا تەسویرم مەکەن ئێوە ئێستا گەرمە شەفەیەن پێت بڵێم ئێوە دوای ئەم بەرنمەیەکە و ڤیددیوێتان بینی تحقیق لەو کەسانەکەن کە بۆ لەم دووە تەسویری و مناڵە نەکەن بەێ وەکو ئەگەر وێنێک لە سیدێکەمان بدەنێ بەڵێ یان بە خۆمان دەتین دەرمینی کەمتر لە دقەیەکە فەرمو بابی هیوادارم هەموو خەڵکنی خۆشگەرەکەم نیشتوان خۆشگەرەکە سپاسیانەکەم نیش ڤیددیۆوە زۆر پێمەکەن هەیەژن لێت دەگەینیان ڤیددیۆمان بۆکەی و ڤیددیۆکەت بینی هیوادارم ئیجراعاتان هەبێت بۆ ئەو ڤیددیۆ و ئێمەش لە پیجەکانی خۆمانەوە لە کوردستان 24 تاقیقەکەی ئێوەکەی ناهواڵ و وادانم بگەینە نەتیجە گومان ئێمە کار لەسەر ئەو ڤیددیوانە هەموو باشە کاکزەی تۆ پرسیارێکم ێ بۆ تۆ بەڵام بە سێریی و پاکێجە بکەین پاکێجێکمان ئامادەکردەوە بەگشتی لەسەر و متیژی لەسەر مناڵ فەرم لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە لێدان و ئازاردانی منداڵە لەلایەن دایک و باوک یان هەر ئەندامیشی دیکەی خێزانەوە یەکێکە لەو ڕەفتارە خراپە و نەرینانەی کە ڕەنگە کاریگەریەکانی تاماوەیەکی زۆر و لەوانەیە تا کۆتایی تەمەنیش لە بیر و هەزری منداڵەکەتا بمێنێتەوە و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەسایەتی ڕاستەقینەی خۆی نەدۆزێتەوە. بەشێکی زۆر لە توێژینەوەکانی جیهان و پسپۆرانی بواری دەروناسی ئەویان دەرخستووە کە لێدانی منداڵ نەک هەرزیان بە منداڵەکە دەگەێنێت بەڵکو و کاریگەری و دەرەنجامەکانی شۆڕ دەبێتەوە بۆ ناو کۆمەلگا. ئێستا لە کۆمەلگای کوردی لێدانی منداڵ لە قوتابخانە و لە ناو خێزانەکان سەرڕای ڕێکارە یاسایی و هەوڵەکانی ڕابردوو بۆ کۆنتڕۆڵکردنی و خەریکە جارێکی تر دەبێتەوە بە دیاردە و ڕۆژانە وێنە و چیرۆکی سەیر دەبیستین و دەبینین. لێدانی منداڵ دەبێتە هۆی دروستکردنی کەسایەتیەکی تێکشکا و گەشەکردنی ڕفتاری توندوتیژی لای منداڵ، چونکە وا دەکات منداڵ ڕقی لەو کەسە بێتەوە کە توندوتیژە بەرامبەری و ئەمەش کاریگەری سلبی دروست دەکات لەسەر دەرونی و لە هەمان کاتدا بێڕێزی دەکات بەرامبەر خێزانەکەی و بە تایبەت ئەو کەسانەی ئازاریاندا و خۆشەویستی بۆ خێزانەکەی لەدەست دەدات. هەروەها لێدان لە منداڵ کاریگەری لەسەر مێشک و ژیری دەبێت، چونکە بەهۆی لێدانەوە منداڵ دەبێتە خاوەن کەسایەتێکی لاواز. ئەمە ژوا دەکات لە ناو هاوڕێکانیدا خۆی بەکەم بزانێت و پەیوەندیە کۆمەڵایەتەکانی کەم دەبێتەوە و دەبێتە کەسێکی گۆشەگیر. ئەو منداڵانی ئازاری جەستەی و دەرونیان پێدەگات کاتێک گەورە دەبن دەبنە کەسێکی داخرا و ڕقاوی و ناتوان خۆیان لەگەڵ چواردەورەکەیدا بگونجێنن و بەردەوام هەڵدەستن و لە ژیاندا بڕیاری هەڵە دەدەن. جگە لەمانە لێدانی منداڵ دەبێتە هۆی ئەوەی منداڵ بڕوا و متمانەی بەخۆی نەمێنێت و هەمیشە لە هەموو کارێکدا شەرم دەکات و ناتوانێت زاڵ بێت بەسەر مامەڵەی لەگەڵ کەسانی دیکە. کاک زەیتۆ وەکو شەخصی بەدەر لە پۆستەکەت بەم نزیکانە چ دیاردەیە کە ئێمە نەمان بیست و ڕاگەاندەکان نەیبیست و خەڵک نەیبیست و ئاسیەتیایی بە دڵنیایی مامەڵەی خراپی منداڵە لەسەر هەموو ئاستەکان. نمونەیەکی زین و لایە دەیان نمونەی زیندوم لایە بەڵام ناکرێت من ناوی کەسویان منداڵ ناوی کەس مێنە بەڵام بەڵێ منداڵ ڕوبەڕووی مامەڵەی خراپی جەستەیی دەبتەوە و سێکسی دەبێتەوە و لە کۆمەلگا دیاردەیەکە
ئەوە بەداخەوە ئێمە گەورەترین گرفت لە هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە کۆمەڵێک دام و دەستگای داخراومان هەیە لەسەر ئاستی هەموو وەزارەتەکان بۆ نمونە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی ناوخۆ تۆ ئەگەر بتەوێ منداڵ بپارێزی لە توندوتیژی تۆ وەکو ئەختەبوت دەبێت تۆ کۆمەڵێک کەسی لێکۆڵینەوەت هەبیتر بۆ نمونە مامۆستایەک لە قوتابخانە کاتێکە منداڵێک دەبینیتر مامەڵی خراپی لەگەر کراوە دیارە لە ڕووی جستەیە ئەبێ مامۆستایەکە ڕاهێنان بکاتن دەبێ مامۆستا دەزانیت کۆمەڵێک کە دەماتەیە کە لەسەر جستەی منداڵەکە دەبینی ئەزانی ئەوە ئاسایی نییە تۆ دەبێت لێکۆڵینەوە بکەیت دایک و باوکی منداڵەکە بانکەی بزانێ ئایا تا چ حدێک ڕاستە ئایا منداڵە ڕوبڕی توندوتیژی بیتەوە یاخود بۆ نمونە لەگەڵ برادێکی شەڕی کردووە کاتێکە ئەو مامۆستایە ئەزانیتن ئەو منداڵە لەیان دایک و باوکیەوە مامەڵی خراپی لەگەکرایە ئەبێ زۆر سەربەرزانە بەبێ هیچ ترس و هیچ شتێک نەبێتە شخصی ئەوەی جەنابی حاکم باسی دەکە ئەگە تۆ من بمەوێ ئەو قزیەی کە لە فەیسبوک و لە یوتیوب هەیە بیکەمە کێشەیەک یاخود بیکەم بەردادگا ئەبێ خۆم بچم وەکو زەیتۆ ببمە تەڵەفێک جا من ڕۆژانە دەیان مامەڵی خراپ هەیە من ینی دەبێت کاری خۆم بڵێ کاکە دەروون ئەوەی کە زۆر مهمە ئێمە یاسایەکی تایبەتمان نییە بە پاراستنی منداڵ و ئەو یاسایە ئەبێ کۆمەڵێک ئالیەتی هەبی بۆ نمونە دکتۆرێک لە نەخۆشخانە کاتێککە منداڵێک ئەچێتە نەخۆشخانە دکتۆرەکە ئەزانێت 100% مامەڵی خراپی لەگەر کراوە ئەبی ئەو دکتۆرە لە هیچ کەسێک نەترسێ و زۆر سەربەرزانە بی و یاسا پاڵپشتی بی راپۆرتێ بنووسێ بۆ شوێنی لێکۆڵینەوە کە ئەو منداڵە مامەڵی خراپی لێکراوە ئەبەو شێوەیە تۆ دەتوانیت کۆمەڵێک دەستگات هەبیتن کە ئەو دەستگایانە دەستگان لە سەرەتان بۆ نمونە ئایا ئەو منداڵانەی بۆ نمونە ئەو منداڵانی کە من باسییان دەکەم کە ئێستا لە خانەی نەوجەوانانن ئەوانە ماوەی ئەگەر تەمەنی 10 ساڵ بیتن 5 ساڵ یان 6 ساڵ ڕوبڕووی مامەڵی خراپ بوویتەوە دوایە کە قەزیەکە گەیشتە ڕادەیەک کە خەڵک بیزانێ وە کە دەماتی زۆری لەسەر بێ بۆ نمونە منداڵێک تەمەنی 9 ساڵە 10 کیلۆیە یعنی ئەو مامەڵەیەکی زۆر خراپی لەگەر کراوە تا گەیشتەوە دوای ئیتر برایانی پۆلیس و وەزارەتی ناوخۆ دەیزان دەبێت باش کاک زەیتۆ ئێوەکو خۆتان مەسەلەن ئەمێ دوای پرسیارەکەی تۆ یەک پرسیار لە تۆ بکەم کاک حاکم هەمیشە کلتورێکە بوو لە کلتورێکەیە لە ناو کۆمەڵگەی کوردیە کاتێک کە مناڵێک لای ئەیبەن بۆ مەکتەب بە تایبەت ینی بەحساب ئەم دایک و باوکە ڕێز لە مامۆستاکە ئاگرن یا مەسەلەن مناڵێکیان لای کەسێک ئیشەکە مەسەلەن لای گۆشتەکەی بۆ تۆ ێسخانەکەی بۆیە ئەمە چییە ئەمە نابی بەڕاستی کە لە هەرچەندە لە قانون عقوبات لە مادەی 42 لە مافی بەکارهێنانی ماف داهاتووە کە لە بۆ تەعدیب زەوج لە بۆ زەوجە پیا و لە بۆ ئافرەت لەگەر باوکو داک لە بۆ منداڵ و هەروەها مامۆستا لە بۆ تەڵەبەی بەڵام خۆشببختانە ئەو یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ژمارە 2011 ئەوانە هیچ نەهێشت واتە یعنی بە هەموو شێوێ هەر تونند و تیژیەک بەرامبەر منداڵ بکرێتن ئەوە قەدەغەیە و تووشی لێپێچینەوە یاسایی دەکات باش تەنها تونند و تیژی جەستەیش نییە سوالکردنی بە زۆری ئەوە دەیگریتەوە نەناردنی بۆ قوتابخانە ئەمەیان دەیگریتەوە کارکردنی منداڵ بە زۆری ئەمەشیان دەیگریتەوە ئەم باش ببوورە منداڵ بۆچێ هەموو جەنابی حاکم دەزانی هەموو ئەو یاسانی کە پەیوەستە بە منداڵ تایبەتمەندی خۆی هەیە هەموو تایبەتمەند مەسەلەن یاسایەکان کەسانێک کە تاوان دەکا منداڵ جیاوازە منداڵ ئەو ئەنتیگریتی نییە ئەو ئازایەتیە و با بڵین ئەو بوێری نییە بتانی بچیتە دەرگای پۆلیسێ بڵێ باوکم لێدا ئەوە ئەگەر لە 10,000 منداڵێک بتانی بیکە بۆیە لەسەر دام و دەستگا پەیوەنددانەکانەوەیە تۆ کۆمەڵێک دام و دەستگا دابنی لە ناو کۆمەلگا کە بتوانێ منداڵ بپارێزی و ڕێزی لێ بگری و لە کاتێک بەڕووی هەرگرفتێگە بێتەوە ئەو باشە هوداخان ئێوەکو چالاکوانی مەدەنی وەکو تایتڵەکەت ئەوەیە هیچ کات زەختتان کردووە مەسەلەن لیژنەیەک دروستکەن لە بەڕێوەبەراتیەکەی کاکزەیت و لە داواکاری گشتی و لە ئێوە وەکو ڕۆژنامەنووس و چالاکوان مەسەلەن بۆ نمونە پیاسەیەکی ناو سەنعای هەولێر بکەن مەسەلەن 4 مەکتەب بچن بەجیا لەگەڵ مناڵەکان قسە بکەن ئێمە پاکێجێکمان حەزرە ئێستا یعنی ئێمە پاکێجێکی سەحافیانەی سەریع ئیشە یعنی هاوکارم کاژێرش چۆتە بەردەمی مەکتەبێک یعنی زۆر بە سەریعی کردوێتی بەڵام ینی کە سەیرمان کرد موچەرکە و پیاە ئەی ئێوە مەسەلەن بۆ ئەم شتانەنا دوای ئەم قسانەی تۆ ئەو ڕاپۆ ئەو
ڤیددیوە لێ ئێوە شانسی ئەوەتان هەیە ئەوەی کەیکەن لە ئەعلام و بڵاویەکەنەوە بەڵام ئەوانەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەیکان و ئەوانی لەسەر ئاستی دیجان دروستەکرێ بۆ ئەعلام نییە بۆ ڕاگەاندن نییە چونکە ئەگەر ئێمە هاتین پرسیارەکە دیزنەیەکە دروست کردووە بە ناو منتیقی سناعی هەولێرە سلەیمانیا بە تهدید ئەوێنە بەڵام لە شوێنی تر و لە قوتابخانەکان و لە کۆمەڵێک لە ناو کەمپەکانە و لەو شوێنانەی کە زۆرترین ئێستا تووشی کێشەی لێ بێتەوە بەڵێ لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و حکوومەتتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی لیجان هەیە و لیجانەکان وەکو مۆبایل تیم ئەگەڕێن و ئەوانە هەموو تەقاریری خۆیان و راپۆرتی خۆیان ئامادەکەن و دیراسەیەکیش لە بەردەسا قسەکەی خەڵک ئەوەیە ئەم شتانەی ئێوە ئەم شتانی ئێوە هەڵبەت ئێمە بۆ چارەسەر قسەمە وا قساکەین کە ئەم دیاردەیە لە دوای ئەم بەرنامەیە و لانی کەم تۆزێک کەم بێتەوە تۆزێک خەڵک بەرچاوڕوونتر بێ ئەگەر خەڵک دیاردێکی نەشرینی بینی بەرامبەر مناڵ کرات تکایە ئتصالکەن ینی پەیوەندی بکەن بە 16 ژمارە 16 بڵێن فلان شتەیە و کاکزەیتۆ ئەوان بەپی دەوام مەزوازە هەشتونی بەیانی تا دوینی وەڕۆی هەشتونی بەیانی تا دوینیەوە ئەگەر مناڵێ دەی شەوت و تیشی پێ بکرێ بێ تاشتیبانی چاوەڕێ بەداخەوە کاک دەروون خۆ بە من ئەزانیی با من تۆزیحێکی باش کە هەتاوکو ئێستا ئێمە قسەکانەکەین هەستە کەم زۆر بە سەڵحی قسە لەسەر بابەتەکانەکەین ئێمە باسی ئەوواکەین کە مناڵێک و باسی مناڵەکەکەین تووشیش تونوتیژی بۆتەوە بەڵام خۆی پرسیارەکە ئەوەی ئایکێ ئەم تونوتیژیە بەرامبەر ئەم مناڵە ئەنوێنێ ئێمە ئیشکالێتمان لەسەر مناڵەکە ئەوەندە نیە ئەوەندە ئیشکالێتمان لە تاکەکان هەیە ئەوانە کێن کە بەرهەمهێنەری ئەو گەورانن کە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئێستا مناڵەکان ئەشکەنجە ئەدەن بۆیە ئێمە ئیشکالێتمان لەوە هەیە کە لە ناو خێزانەکانەوە سیستەمی پەروەردەی خێزانی ئێمە ئیشکالەتی هەیە هەتاوەکو ئێستا خێزانەکانی ئێمە ئەو کۆدانیان نەدۆزیوەتەوە کە مناڵەکانیان چۆن ئەتوانن پەروەردە بکەن سێ ئەرکی سەرەکی لەسەر دایک و باوکە کە پێویستە مناڵی پێ پەروەردە بکەن چونکە ئەو نەوەی ئێستا ئەشکەنجە بەرامبەر بە مناڵ ئەکا ئەوانە خۆیان مناڵ بوونەوە و لە ناو خێزانەوە تووشی ئەو حاڵەتە بوونە ئێستا لە کەسایەتی ئەوانە ئەوە ڕەنگ ئەداتەوە کە ئەوانە لە لەژێ کاریگەریەکانی تونوتیژی خێزانە تونوتیژی کاریگەری زۆری لەسەر مناڵەیەکە لە ناو خێزانە ڕوەدا مناڵێکی تۆڵەسێنی گەنجێکی تۆڵەسێنی لێ دەرەچێ کەسایەتێکی گۆشەگیری لێ دەرەچێ و کەسێکی لێ دەرەچێت کە بەردەوام بە عیدوانی سەیری دۆر و بەرەکەیەکە ئەمانن ئێستا ئەشکەنجەی مناڵەکانەدەن بۆیە کاتێک کە دایک و باوەک لە ناو خێزانە لە ڕووی مەسلەی خۆشەویستی و چاودێریکرد خۆشەویستێکی هەڵبەتە بە وریاییەوە و چاودێریکردن و پەروەردەکردنی مناڵ لەسەر هەستکردن بە بەرپرسیارەتی کە تاکێک بەو جۆرە دروست نەبێ لە ناو خێزانە هەڵبەتە ئەوانە دەرەچن کە ئێستا بە مۆبایلەکانیان چێژە بینن لە ئازاردانی ئەوانی تر ئەمە دیوێکی تری پەیوەندی بەوە هەیە کە هەر یەک لەو مناڵانە کە لە ژێر ئەشکەنجەی ئەم گەورانەیە کە ئێستا کاردانەوەت ئەوانش جارێکی کە ئەبنەوە گەورە و جارێکی کە ئەو تەسەڵفانە لە ئێستاە ئیشکالێتمان ئەوەیە کە هەمیشە لە ناو سیستەمی خێزانی ئێمەیە بە جۆرێ تێگەیشتون کە مناڵ لە ئامۆژگاری زۆرەوە لە لێدان و لە تەمێکردن و ئەوانە کە ئەمانە ئەبێتە ئەوەی کە تۆ مناڵی پێپەروەردەکەی ئەسڵەن زانستی دەروونزانی منداڵ لە ئێستا نوێترین تیۆری باسی ئەوەکە کە چاو بینین نقطەی ئینتیلاقی پەروەردەکردنی مناڵ ئەوەی ئەیبینێ ئەی کاتە ڕەفتار و لە کەسایەتی ئەبێتە بنیادی کەسایەتی ئەو مناڵە کە ئێمە زۆر جار گوێناین هەموو ئەو شتانی کە ڕوو ئەدەن لە ناو خێزانەکانە لە پێشچاوی مناڵەکانە ڕوو ئەدەن بۆیە کاتێک کە گەورە ئەبێ ئەمە لە کەسایەتی ئەوە ڕەنگەداتەوە بۆیە ئێمە ڕاستی بەداخەوە منەمێ ئەم قسێ بکەم و ینی بچینە پاکێجێکمان ینی بەداخەوە دایک و باوکی کورد ئامادەن لە بەرچاوی مناڵەکانیانە شەڕ بکەن و جنێو بن بەڵام ئامادەنی نەکتری ماچکەن ئای بەماد یەکتری ماچکەن بەڵام عیب نییە لەناو کۆمەلگەش بۆ جۆرێ با بڕات کچێک و کوڕێک هەچەنە من ینی شتەکە وەکو نمونەیەک باسەکەم زۆر بە ئارامی ڕەنگە لە شوێنێکە دانیشت بێتن تەنیا بۆ یەکتر ناسین بێ ئێمە ئازانی کە چاوەکان چەندە بە دوژمنکارانە سەیرانەکەن و ڕەنگە ئیجراعاتی شەبێ بەڵام لە بەرامبەر ئەوەیە ئەگەر دوو کەس زۆر ڕقیشان لە یەک بێت و هیچ بکەن کەسێک کەس بۆ نەکات بەرپرسیارەتی لە بەرامبەر بە ئەو راپۆرتە ببینین و یینەوە سەر بابەتەکە کە لە بەردەمی یەک دوو لە قوتابخانەکانی شاری هەولێرا کراوە پێم باشە کاک حاکەم بە وردیەوە سەیری بکەی کاک زەیتۆ جەنابیش فەرموو. مامۆستا لێتەدا؟
وڵای زۆر مامۆستا لێتەدا نەخێر لی نەداوی نەخێر مامۆستا قەت لی داوی زۆر لە کوێتەدا بەدەستم مامۆستامێ 12 مۆستەڕەی لێ مامۆستامێ 12 مۆستەڕەی لێ ناوە هەندێک جارشی و بەدەستی لێمانەدا جاروی شەقمان بە شەقی مامۆستا لێتەدا بەڵێ مامۆستا جاروی لێمانە بەس هەر پێست بەرجە دەرێت شەیتانی پێیان هەر پێست بەرجە دەرێت لێدا لە کوێتەدا وەڵای ماستا لێرانە ڕووی ناکات پۆلی چەنی شەش پۆلی شەشی مامۆستا لی دای بەڵێ بۆ کتابم بەرگ نەکردبوو کتابم بەرگ نەکردبوو کتێبی نێنەوە لیان ناوە هەر پێنج پێنجەکەشیان ئەلێرا دەرچووە مامۆسالیەوە داوا کاری گشتی چیەڵی ینی بەداخەوە من ئەمە کە ئەمە بینیم ئەم یددیوەیەوانی 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا هاوپیشەکانی خۆم ڕاگەاند کارەکانی ترڕاگەاندنی کوردی لەسەرم بابەتانە قسەی کردووە بەڵام ساڵی 2010 هەمان شت دووبارە بێتەوە لەسەر نهێنانی کتێب چیەڵی دا هەر بەپێی ئەو یاسایی کە باسمان کرد هەدەغەیە و بۆ ئەم بەبەستە وابزانم وەزارەتی پەروەردەش چەندەها جار ڕێنمایی دەرچوانندە باشە تا ئێستا لە سلکەکەی جەنابتان تا ئێستا لە سلکەکەی جەنابتا مامۆستایەک با بڵین فەسڵ کراوە لەسەر لیانی تەلەبە ئێمە لیژنەی تحقیقیمان هەبووە لەسەر هەندێ نەتیجە نەتیجیان ئێمە هەر لیژنەی و هەر یاسای و هەر قەدەغێ و هەر تا دیارەکەش هەیە ئێمە کە لە دادگاکاندا هەیە ئەوەی کەس و کاری زیاتر ئەگە سکاڵیان تۆمارکردبی بڵێ نەتیجەی هەبوو و مامۆستایەکەش سزای خۆی وەرگرتێ لە دادگا و هەروە وەزارەتی پەروەردەش سزای کارژێریدایە ئایا نەقلی کردووە یان فەسلی کردووە ئیزراتش قانونی لێگەر کردووە باشە هوداخان چیەڵی دایبینینەوە ڤیدیۆ ئەو ڕفتارانی یاخۆ بڵێ ئەو بۆکو ئەو مناڵانە کە باسێکن مامۆستاکانیان بۆ جۆرە مامەڵیان لەگەڵاکەن هەڵبەتە ئەو مامۆستایان بەتۆ مەکتەبێکە لە نازانم چەند هەزار مەکتەبێ لە کوردستان نەک هەر ئەو مەکتەبە ئێمە خۆمان کە مناڵ بووین هەمومان ئەوەی کە ئێستا مامۆستاکان بەرامبەر بە هەمومان نەزانین کە کاتێکە هەڵەیەک قوتابیەک هەڵەیەک بە قەنافس مامۆستا ینی هەمومان ئەومان بینیەوە بەڵام با ئێمە بیرمان نەچێ لە نیهایەت من هیچ پاساوێک ینی ئەوە مطلقاً هیچ پاساوێک نییە بۆ لێدانی مناڵ و بۆ قوتابی لە قوتابخانە لە بەڵام لە پشتی ئەوەشەوە ئێمە ئەبێ دیراسی کۆمەڵی هۆکاری تر بکەین بۆ نمونە سیستەمی لێدانی منداڵ لە ناو قوتابخانەیە لەلایەن ڕژێمی بەحسەوە ئەو سیستەمە زیاتر بڵین دەرهاویشتەی ئەو زروفە ئەو بارودۆخی ئەو کاتە بوو چونکە کاتێکە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی گرتەدەست یەک لەو بڕیارانەی دەرەکرد قەدەغەکردنی لێدان بوو بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە بیرمان نەچێت مەسەلەی تونوتیژی وەکوەزانین لە ڕووی جۆرەوە تەسنیفکردنی تونوتیژی جەستەی و دەرونی و جنسیە بەڵام شێوازی زۆرە ئەو شێوازانە ئیشکالیتمان لەگەڵ شێوازەکان هەیە بۆ نمونە زۆر جار قسە پێوتن لە ڕووی دەرونیەوە تونوتیژی دەرونی لێ ئەکەوێتەوە ئەمە یەکێکە لەوەی کە ڕەنگە لێدانی جەستەیی زووتر ساڕێژ بێ وەک لەوەی کە لە دەرونیەوە ئازاریە دەی جۆری زۆرن ینی بۆ نمونە تەنانەت بەکارهێنانی مناڵ لە خۆپشاندانەکانە جۆرێک لە تونوتیژی پیشاندانی مناڵ لە بەرنامە خێرخوازەکانی دەستگاکانی ڕاگەیاندنە جۆرێکی ترە لە تونوتیژی بردننی مناڵ بۆ سەر گۆڕی سەرکردە و ئەمانە هەموو تونوتیژین لە ناو کۆمەڵگەیە و شێوازەکانێتی بەڵام هەموو ئەمانە وەکوتم هیچ پاساوێ نادا بەوەی کە تۆ لە بەرامبەر بەڵام ئەمانش دەرهاویشتەی کۆمەڵی قۆناغی سەختن لە هەرێمی کوردستان کە ئەو قۆناغانش قۆناغی بڵین داگیرکاری بووە لە هەرێمی کوردستان و کاریگەری بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین با منەمێت دکتۆر ئەفران تەشریف هێناوە هەر عادەتەن لە کۆتایی بەرنامەکانێت تۆزە باسی چارەسەر بکەین یعنی پێنجۆنی ئەم تەلبەنە قسە هەیە لەسەر و بابەتە ئەمێ بە دکتۆر ئەفران بڵێم دکتۆر جان سڵاوە لێبێ چارەسەر چییە بۆ زیادبوونی ئەم دیاردەی ئێستا لە کۆمەڵگەی کوردیا وجودی هەیە کاک دەرەوە سەبارەت بە هونەری چارەسەرکردنی ئەو کەسانی کەوا تەژی تونوتیژی دەبن لە ماڵەوانە ئەتوانیان بڵێن گرنگترین ئەوەیە کەوا ئێمە بزانین ئەم کەسە لەکوێ تۆشی تونوتیژی بۆ ئایا لە ماڵە
یان لە ماڵی کەسێکی نزیکە یان لە خوێندنگە تووشی ئەم حاڵەتە بووە بەپێی ئەو حاڵەتی کەوا ئەم کەسە هەیەی ئەتوانین بڕیار بین کەوا چ شتێکی بۆ ئەوکەین گرنگترین شتێکە بتوانێت ئەم مناڵە ئەم حاڵەتی خۆی لای کەسێ باس بکات جا ئەو کەسە توێژەری دەرونی قوتابخانەکەی بێ یان توێژەری کۆمەڵایەتی بێ یان هەچ کەسێکی تر بێ کەم کەسە متمانەی پێەکە زۆر گرنگە لێرەیە چارەسازی دەرونی چ پزیشک بزانێت لەم حاڵەتانەیە هونەری نهێنی پارێزی پێویستەکە بشکێنێت بە تایبەتی ئەگەر کەسێکی تر لە ماڵەکە مەترسی لەسەر بێت واتێم لەباری ئاساییە کاتێ نەخۆشە گرفتێکی ئەبێ ئەو نهێنێک لای پزیشک باسیەکە نابێ لای کەسی تر باس بکرێ بەڵام لە حاڵەتی مناڵە کاتێ توندوتیژی بەرامبەرەکرێ ئەم نهێنی پارێزیە نامێنێ لەبەرەوەی ئەگەر هەیە کەسێکی تریش لە ماڵەکە بەرەو ڕووی هەمان توندوتیژی بێتەوانێت جا توندوتیژەکە توندوتیژی جەستەیی بێ دەرونی بێ سێکسی بێ هەر جۆرێکی تر بێ گرنگەوەی لەم حاڵەتەیە کە پێوترە کۆنفیدێنشیاڵەتی نامێنێ بێ زۆر گرنگە چ پزیشکی دەرونی چارەسازی دەرونی دڵنیای بێ لەوەی کە بوونی ئەم حاڵەتانە نهێنی پارێزی تێدا نامێنێت لە دوایەوە بەپێی قۆناغەکانی ئەم مناڵە لە چه ئاستێکی دەرونیە بڕیاردێت چارەسەری بۆ بکرێت خۆشببختانە زۆربەی زۆری ئەم حاڵەتانە چارەسەرکی بە ڕێنمایی دەرونی ئەکرێ نەک بە دەرمانی دەرونی بێ بەشێکی زۆری ئەو مناڵی توندوتیژی بەرامبەر یەکرێت توندوتیژی جەستەیی بێ دەرونی بێ سێکسی بێ سۆزداری بێت هەر چواری ئەتوانرێت بە ڕێنمایی دەرونی و بە جەلسەی دەرونی لەگەڵ چارەسازی دەرونی و پزیشکی دەرونیە ڕێنمایی بۆ کرێت کە ئەم مناڵە بە چ قۆناغی چارەسەر بۆی بکرێت ئەزیێتە کێشا دکتۆر جان زۆر سوپاس کاک زەیتۆ مناڵێک ینی بایتر بەرەو چارەسەر بچین مناڵێک کە توندوتیژی بەرامبەرەکرێ ڕاستە تۆ باسیەوە کرد جورئەتی نییە هیچ مناڵێکی ینی ئێمە کۆمەڵگەیمە جورئەتی نییە بچێتە مرکزێکی شورتە بڵێ باوکم لێ یاوم یا دایکم لێ یاوم یا مامۆساکەم لێ یاوم ئاسانترین ڕێگە و اختصاسی خۆتان وەکو توێژینەوەی خۆتان چییە مناڵێک کاتێک توندوتیژی بەرامبەرەکرێ چی بکە بەڵێ خۆشبەختانە یەکەم ڕێگە چی بکە بەڵێ یەکەم ڕێگە ئێمە لە ساڵی 2011 لە پارێزگای هەولێر دۆک سلێمانی هێری فریاکەوتنی منداڵماندانە ئەم 16 هێری فریاکەوتی منداڵ دادەنرێت بە یەکێک لە ڕێگاکان بە مەبەستی پاراستن و چاودێریکردنی منداڵە ئەو هێلە تەنها بۆ منداڵ نییە بۆ کەسانی گەورەیە دەتوانن پەیوەندی بکەن پەیوەندەکەش بە خۆڕاییە بۆ نمونە هیچ تێچوانیکە 16 بڵێ 116 پەیوەندی دەکاتن لە هەولێر دۆک سلێمانی سعات هەشت بۆ دوی نیۆ بۆ دوونیەوە هەر منداڵێک هەر گرفتێکی هەیە تەنها گرفتی توندوتیژی نە بۆ نمونە گرفتێکی دەرونی هەیە یاخود گرفتێکی لە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەر خێرزان یاخود لەگەر مامۆستا ئێمە تەنها ینی زۆر جاروەیە گەنجەکانمان تاوانبارن بەرامبەر بە دایک و باوک و بەرامبەر بە مامۆستایەکان بۆیە زۆر جاروەیە گرفت دروست دەبی لەسەر ئەو ئاستەدا بۆیە دەتوانن پەیوەندی بکەن و دایک و باوشی دەتوانی پەیوەندی بکە بەمبەستی چارەسەر بگرن هێری فریاکەوتنی منداڵ کۆمەڵێک لینچی هەیە لەگەر وەزارەتە پەیوەنددارەکان بۆ نمونە ئەگەر منداڵێک لە قوتابخانە ڕوبەڕووی توندوتیژی ببتەوە کە ئێمە دەیان کێسی وامان چارەسەر کردە کە کاتێککە منداڵەکە پەیوەندی دەکات بۆ نمونە دا قوتابی پەیوەندی دەکەن لە یەک هۆبەدا ئێمە کۆمەڵک لیڤڵمانەیە بۆ ئەی بزانین ڕاست دەکەن ئەو منداڵەکە ئەو مامۆستایە تا حدێک مامەڵەی خراپ دەکاتن بە کەسێک هەیە لە وەزارەتی پەروەردە تەنها کار دەکات لەگەڵ هێری فریاکەوتن ئێمە ئەو کێسانە دەدەین بەو کەسە و ئەو کەسە چارەسەر دەکەن بە بێەوەی ناوی هیچ کەسێک بێنی هەروە لە وەزارەتی ناوخۆ لە توندوتیژی خێرزان ئێمە کەسێکی تایبەت هەیە تەنها بۆ هێری فریاکەوتن کاتێککە منداڵێک ڕوبڕووی مامەڵەی خراپ دەبێتەوە ئێمە یعنی پەیوەندی دەکەین و کێسەکە دەنێرین بۆ ئەو لایەنە ئەو لایەنەکاری لەسەر بە کورتی جوابیۆم بەرەوە مەسەن لەو دیوی تری شایشتان کردو مەسەر بۆ نموناگەر مناڵێک شکاتی لێکرابێ مەسەرەن بۆ پەیوەندی کرابێ بۆ هێڵە ئێوە بە جۆرێک لە جۆرەکانەوە بێ بەڵام دواتر ئیشتان لەو ڕقا کردووە مەسەن و مامەسای ڕقی دروستەکە بەرامبەرەوە مناڵە یا ئەو دایک و باوکە ڕقی دروستەکە بە هیچ شێوەیەک ناوی منداڵ و ناوی دایک و باوک نادرێتن باشبوونە ئەو کەسەی کاش ئەوە ئیتر ئالێتی وەزارەتی پەروەردە من لێرەوە مێ بە هاوڵاتیان بڵێم ینی هەش دیاردێکی نەشیاوتان بینی بەرامبەر مناڵان ئەکرێت یعنی ئەمە ئەرکێشی ئەخلاقیە ئەرکێشی ویژدانیە ئەتساڵکەن لە هەشتی بەیانیەوە بۆ دوی نیۆڕۆ ئەتساڵکەن پەیوەندی بکەن بە 116 واتە 16 بە کاکزەیت و جەماعەت هەڵێن کە حاڵەتێکی ئاواهی هەیە بۆی کە ئەم دیاردەیە تۆزەکە بکەینەوە خەڵک کاکە دەرون پێویست ناکە بە هیچ شێوێک ناوی خۆی بڵێ چکە ئێمە لە کۆمەلگای ئێمە کۆمەڵێک شت هەیە مەسەلەن با بڵێن ئیتر بە گرنگی نازانی کە منداڵی جیرانە یاخود منداڵی خزمە مەسەلەن دەوێت کێشەی گەورەکان دروست دەی بەڵام کاتێک کە ناوی خۆی ناڵێ بەڵام شوێنی منداڵەکە دەڵێتن و ئەو ڕقەمەی کە ئەو پەیوەند دەکاتن لای ئێمە 16 دەرناچێتن یعنی ئەوە هەمووی خصوصیاتە مەبەستی پاراستنی ئەو کەسانەیە کە پەیوەندی دەکەن ینی بۆ منە کاتێککە پەیوەند دەکە ڕقم مۆبایلەکەی ئەو دەرناچێتن تا بەیانی بڵێ وڵی پەیوەندیم پێ دەکەنەوە ئێمە تەنها ئەو ئالیەتەیە بۆ پاراستنی منداڵە و ئێمە سواسی
دەیان دایک و باوکی دروسۆز و دەیان مناڵی دروسۆز دەکەین کە پەیوەندیان کردو بەڵام جێی تموحی ئێمە نیە ئێمە حەز دەکەین زیاتر خەڵک پەیوەندی بکە لەسەر گرفت چەند دقەیەکی کەممان ماوە هوداخان ئێمە لەسەر چیرۆکی یوسف راپۆرتێکمان دروست کرد سا پیشانیشتانەین چی بکەین بۆ ئەوەی کە ئەم یوسفەکە گەورە بوو ئێمە مقارنەیەکمان کردو لە بینی یوسفی عزیزی میسرا یوسف پێغەمبەرە و ئەم یوسفەی خۆمان کە ئەو تومتیژەی بەرامبەر کرا یعنی ئێمە چی بکەین بۆی کە وەکو کاک حاکم فەرمووی ئەم مناڵانە کە گەورە بێ وەکو جەنابی شێ فەرموو ئەم مناڵانە کە گەورە بێ ئینسانی تومتیژیان لێ دەرنەچێت یعنی ئینسانی لێبوردایان لێ دەرچێتەوە چی بکەین بۆ ئەم شتە بە کورتی بەس چەنە سنتەرەکانیشیانەوە و پێگەیاندن لە هەر یەکێ لە کۆڵانەکانی ئەو شارەیە زۆر بن هێشتاکەمە چونکە هەر کەسێک هەردوو کەسێک پێویستی بەوە هەیە کە سنتەرێکی تایبەت هەبێ هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە زیاتر گرنگی پێ بدات و جۆ لێ بگرێت و ڕێنمای بدا بۆیە کۆی ئەو کەسانەی کە لە مناڵیە تووشی تونوتیژیە بن ئەبێ کەشوهەوایەکی وایان بۆ ژنگێکی وایان بۆ دروست بکرێت کە ئەو جۆرە تونوتیژیە کاریگەری لە سەریان کەم بێتەوە بەڵام ئەمە چۆن من دیسانەوە گەڕێمەوە سەر ئەوەی چەندە مؤسساتمان هەبێ و چەندە یاسامان هەبێ و چەنە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەبن ئەگەر تاکی بەرپرسیارمان نەبێ گرنگ نییە ئێستا کاک زەیتۆ باسی کردوتی پێویستە کاتێک کە پزیشکێک ئەبینێ مناڵێک لە کەمەی پێوە یاخود مامۆستایەک ئەبینێ کە قوتابیەکە هین بووە پێویستە لایەنی پەیوەنددار ئاگادارکەرەوە ئەم پێویستەیە لە چیەوەیە لەوە نایە کە تۆ بە ئەمر پێ ئەڵێ بەڵکولەوەیە کە ئەو خۆی هەست بە مەسئولیت بکە واتە ئەگەر کەسەکە لە ڕووی مەبدەئیەوە لە شوێنی خۆیانە بۆ ئێستا من ببوورەکە باسیۆم کرد چی بکەین ئینسانەکانمان لە ئینسانی ئەو پەیوەندی بە سیستەمی پەروەردەی ناو خێزانەوە هەیە و ئەگەر بێت و ئێمە باسی ئەجیلی داهاتوو بکەین ئەبێ بگەڕێنەوە ئەوەی کە تۆ چۆن خێزانی تەندروست دروستەکەی کە خێزانێکی تەندروست بەردامەیەکی ترم هەیە لەسەر خێزانی دروست من یەک شتێکی تر هەیە یعنی ئیشکالێتی ئێمە سیکل لە کوێیە ئیشکالێتێکی تر ئەوەیە کە زۆربەی بەداخەوە قسەیەکەم توێژەرە کۆمەڵایەتەکانی قوتابخانەکان بوونەتە درڕندە بە گیانی قوتابیەکانی ئێمە ئەوانن کە زۆرترین تونوتیژی ناو خێزانی بەرامبەر بە قوتابیەکان دروستەکان لەبەرەوەی ئەوان زانی چی زۆر جار کە قوتابیەک لە ناو قوتابخانەیەکە بڵێن هەڵەیەکەکە بە پێوەری مشتەمع هەڵەیەکەکە لە جیاتی ئەوەی کە دانشن لەگەڵی و هەوڵ بدەن بانگی خێزانەکەی بکەن یاخود خۆیان لە قوتابخانە چارەسەری بکەن بە شێوازێکی زۆر ترسێنەر ئەنێرن بە شوێن کەسوکاری مناڵەکەیە قوتابیەکەیە ئەو کاتە کێشەکە گەورەترە بێتەوە ئێمە من ئەوەندەی کە کەیسم وەرگرتووە بە سەدان نمونەی زیندوم لەلا هەیە کە لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتیەکانەوە تووشی ئیشکالێت بوونە بۆیە چارەسەر لە لای ئێمە چارەسەر ئەوە بەدیدی من چارەسەر ئەوەیە کە ئێمە کار لەسەر ئەوە بکەین چۆن تاکی بەرپرسیار لە شوێنی پەیوەنددار دابنین هەتا و نەک هەر لە شوێنی پەیوەنددار بەڵکو لە ناو خێزانەکانیشە تاک بە جۆرە پەروەردە بێ هەست بە مەسئولیت کە بەرامبەر بە باش هەندێک ڕای خەڵکمان هەیە دوای ڕای خەڵکەکە بە کورتی ڕای گۆرەگرین و ئەو راپۆرتی دروستمان کردووە لەسەر یوسف پێغەمبەر و یوسفەکەی خۆمان ئەیکەینە کۆتایی بەردامەکە بە ئەو لێدوانانی خەڵک بین. چەند منداڵتەیە؟ چار. قەت لە منداڵەکانتە دەیت؟ نا. لێت نەداون؟ لێم داینە بە ئێستا نا. لێت داون لە منداڵەکانت؟ وەڵڵاهی جاروبار ئەگەر ڕخمکەنەوە کەمێک لیانە لەبەر چی لێت داون؟ وەڵڵاهی جارەوە بێعاریەکان وەڵڵاهی یەک زار لە یەکیانم داوە زۆر پەشیمان بوومەوە. مەزیری دەکەن لەگەیەک ناعاوێنەوە شەڕە لەگەیەک دەکەن ئەمەش بەرگ عەساب پێ تووڕە دەبوون لیان دەدەم خۆشم دێت بۆ پەشیمان نابی لە لێدانێت؟ بەرێ وەڵە وەختی دەن و پشیمان دەمەوە. لێدانت پێ چۆنە؟ باش نییە نسحەت باش. باوکت لێتەدا؟ لێتی داوە؟ ئەی دایکت؟ یەکێک لە هاوڵاتیەکان بە پێکەنینەوە ئەڵێ لێم ماوە و دەی لێم نایەوە یعنی جۆرێک لە ئەوەی پێوە دیارەکە ئەگەر بش لە لێم ماوە یاعتیادیە ینی یاسا هیچی بۆ ناکە یاسا هیچی پێ ناڵێ بە کورتی جوابیۆم بەرەوە بۆی کە
دو راپۆرت پێشکەشکی بەڕاستی دەمێنێتە سەر ڕۆشنبیری ئەو نیشتیمانیان زان ئایا تا چەند ڕۆشنبیرن لەسەر ئەو تونند و تیژەیە کە بەناو یاسا ئەبێ خەڵک ڕاستکاتەوە بەڵێ ئێستا پێم باشە یعنی پەرلەمان یاسای هەموو تونند و تیژی خێزانی هەموار بکاتەوە ئەویش چەندەها مادەی تری لەسەر زیاد بکە بۆ نمونە ئەم یاسایە ئەگەر بێت و داکوبا و منداڵ ئیهمال بکە ئەوەی مەسئولەتی تێدا نیە ئەگەر هەرچەندە لە قانون ڕعایە ئەحداث هاتیە لە مادەی 29 ئەگەر بێت و نێوجەوان تووشی تاوانکاریەکی بۆ تاوانشی ئەنجامدا داک و باوکی قەزیەی مادەی 29 لە قانونی نێوجەوانانی لەسەر دەکرێتەوە کە غەرامەیە لەو یاسای بەنەگار بوونی تونند و تیژیافەتان باش کاک حاکم آخر قسەدەوە بوو کە پەرلەمانی کوردستان یاسای باری کەسێتی هەموار بکاتەوە ئەو شتانەی زافە بکە کە جەنابە باس ئەوە بە چارەسەر زین لە ڕووی یاساییەوە بەڵێ لە ڕووی یاساییەوە پەرلەمان ئەو یاسایمان بۆ هەموارکەنەوە فێنەخان تۆ چێڵی بە کورتی لە 30 ثانیە من ئەوەی کە پێویستە لە ناو خێزانە هەبێ ئەوەیە کە چۆن کۆدەکانی پەروەردەکردنی مناڵ ئەدۆزێتەوە چونکە کاتێک کە تۆ ڕەنگە پەروەردەی مناڵەکەی تۆ کۆدێکی پێویست بێ بەڵام مناڵی دراوسێکەتان کۆدێکی تری پێویست بێ ئێمە ئیشکالێتەکە ئەوەیە کە لە دنیای مناڵی تێناگەین بێبەشکردنی مناڵ لە دنیای مناڵی وەکو ئێستا ئەو خاڵەیە باسی کرد وتی لە بەس لەسەر بێعاریە دەی تۆ ئەبێت تێبگەی کە مناڵ لە تەمەنی خۆیان ئەبێ بێعار بێ ئەبێ ئەو وزە و تاقەی کە تایەتی نیبکە بۆیە گرنگترین شت ئەوەیە کە خێزان بزانێت مناڵەکەی ئەبێ چ کۆدێکی پێویستە بۆ ئەوەی کە پەروەردەی بکات ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەتوانێت لە بنیادی کەسایەتی مناڵەکەیە تاکێکی تەندروست بێتە دەبێ بزانانی ئەو منداڵانەی کە بە خۆشەویستی گەورە دەبن کاتی گەورە دەبن دەتوان خۆشەویستی بدەن ئەو منداڵانەی کە ڕێزیان لێ دەگیرێ کاتی گەورە دەبن دەتوانن ڕێز لە خەڵک بگرن دایک و باوک قوتابخانەی یەکەمە ئەبێ منداڵ ڕێزی لێ بگیرێتن ئەگەر لە وڵاتێک بین سیستەم و یاسا و دەستگاژ نەبێ دایک و باوک چونکە دایک و باوک قوتابخانەی یەکەمە ئەبێ منداڵەکان ڕێزیان لێ بگرن خۆشیان بێ و ئازاریان نەدەن و تۆزێ پشیان فراوان بێتن لەبەر ئەوەی کۆمەڵێک سترێسەیە لە وڵاتەدا وای کردووە کە دایک و باوک جێنەداتە پەروەردەکردنی منداڵ ئێمە وڵاتێکمان لە پێشە کۆمەڵێک ساڵمان لە پێشە ئەبێ بزانن چونکە ئێمە کۆمەلگای پێش شەڕ کۆمەلگای دوای شەڕ نییە بۆیە دەوی دایک و باوک پشیان درێژ بێ و ڕێز لە منداڵەکانی ڕاستە با ئەو ڤیددیۆی یوسف ببینین ئەو راپۆرتی دروستمان کردو و منیش دوای ڤیددیۆ کە آخر قسەمانە بێ و کۆتایی بە بەرنامەکانی فەر یوسف تەنها تەمەنی 8 ساڵان بوو کە لەلایەن دایکی خۆیەوە ئەشکەنجەندرا و بۆ ماوەی 2 مانگ نەک هەرسۆز و بەزەی و دلۆڤانی نەبینی بەڵکو و تەنانەت یەک پارونانیشی پێنەدرا یوسف لەم جیهانە پانوبەرینەدا تەنیا خاوەن زڕباوچێک و ئافرەتێک بوو کە بەناو دایکی بوو لەلایەن دراوسیەکانەوە هەواڵی بەندکردن و ئەشکەنجەدانی یوسف دەگەێنرێتە پۆلیس و دوای فەرمانی دادوەر دەتوانن منداڵەکە لە لێواری مەرگ ڕزگار بکەن و دایکەکەش دەستگیر بکەن. فرێدان و ئەشکەنجەدانی یوسفی بچووک زۆر لە چیرۆکی یوزارسیف دەچێت بە جۆرێک کە حەزرەتی یوسف هەروەکو یوسفی بچووک لەلایەن براکانیەوە بێ ئاگاداری باوکی فڕیاندایە بنی بیرێکەوە. یوزارسیف و یوسف هەردووچان فرێدران یەکێکیان بۆ بنی بیر و ئەوەی تریان بۆ کونجی ژوورێک. هەردووچان لە سەرمەرگدا ڕزگار کران هەناسەکانیان گەڕایەوە بۆ ژیان. هیوادارم نیش لە کۆتایی بەردەمەکە هیوادارم ئەو کەسانی ئازاری یوسفەکانی کوردستانیان بە سزای یاسایی خۆیان بگەن و ئێوەش ئیجراتی خۆتانی لەگەڵا بکەن و یوسفەکانی کوردستانیش ببنە عەزیزی کوردستان. زۆر زۆر بەخێر بێن بام دیار بە ناشکنش لێرە چێ پێ بگوێت.